أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. أفرأيت الذي كفر بآياتنا وقال لأوتين مالا وولدا أطلع الغيب أم اتخذ بسم الله الرحمن الرحيم. أفرأيت الذي كفر بآياتنا وقال لأوتين مالا وولدا أطلع الغيب أم اتخذ عند الرحمن عهدا كلا سنكتب ما يقول ونمد له من العذاب مدا ونرثه ما يقول ويأتينا فردا واتخذوا من دون الله آلهة ليكونوا لهم عزا كلا سيكفرون بعبادتهم ويقولون عليهم ضدا ألم تر أنا أرسلنا الشياطين على الكافرين تؤزهم أزا فلا تعجل عليهم إنما نعد لهم عدا يوم نحشر المتقين إلى الرحمن وفدا ونسوق المجرمين إلى جهنم وردا لا يملكون الشفاعة إلا من اتخذ عند الرحمن عهدا
وقالوا اتخذ الرحمن ولدا لقد جئتم شيئا إدا تكاد السماوات يتفطرن منه وتنشق الأرض وتخر الجبال هدا أن دعوا للرحمن ولدا وما ينبغي للرحمن أن يتخذ ولدا وما ينبغي للرحمن أن يتخذ ولدا إن كل من في السماوات والأرض إلا آتي الرحمن عبدا لقد أحصاهم وعدهم عدا وكلهم آتي يوم القيامة فردا. زۆر سپاس بۆ خونچەگۆڵ سیماخان دەستەکانت خۆش بێ هەر سەرکەوتوو بی. وا هاتوین و لەگەڵ سپێدەی بەیاندا مژدەی ڕۆژێکی نوێمان هێناوە. سنگی شەومان لەت کردو و پێمان بە چاوی خەوداناوە. ئاوێزانی لوتکەی چیا و باڵای منارەی وڵاتین مژدەی ئاسوودەییمان پێیە پەیامی خەندە و ئاواتین. ئێمەی خوشکان سەرقافڵەی کاروانێکین هاتوین و ناگەڕێنەوە. چیا خۆگری فێر کردوین بە هەناسەی هیچ گڕگانێک ناتوێنەوە. میوانە عزیزەکان ئێستاش فەرموون لەگەڵ وتەی بەخێرهاتن لەلایەن مامۆستا تارە بەرپرسی ڕاگەیاندنی سکرتارێتی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان باخفەرمێت. بەناوی خوای گەورە و میهرەبان. میوانە بەڕێزەکان ئامادەبوانی خۆشەویست بە بۆنەی دامەزراندنی ڕێکخراوەکەمانەوە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان گەرمترین و جوانترین پیرۆزبایی لە خۆمان و سەرجەم ئەندامان و لایەنگرانمان دەکەین. ئومێدەخوازین کە ئەم بیادە ببێتە خاڵێکی وەرچەرخان بۆ زیاتر گرنگیدان بە توێژی ئافرەتان و خوشکانمان. بەڕێزان، بەخێرهاتنی هەموو لایەکتان دەکەین، بەخێرهاتی هەموو ئەو بەڕێزانە ئەکەین کە لەسەر جەم شار و شارۆچکەکانی کوردستانەوە تەشریفیان هێناوە. بەخێر هاتن و سەر چاوانمان. خۆشەویستان، پێمان خۆشە بە ناوی ئێوەی بەڕێز و خۆشەویستەوە سپاسی هەموو ئەو بەڕێزانە بکەین کە هاوکارمان بوون لە بە ئەنجام گەیاندنی ئەم مەراسیمەدا. بەڕێزان لقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان، بەڕێز خاتوو میدیا شێخ ئەحمەد شێخ ئیسماعیل ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و سەرۆکی فراکسیۆنی خزمەت، برایانمان لە کەناڵی ئاسمانی پەیام، برایانی ئاسایشی سلێمانی، تابیانی بەشداربووی خولی ڕەیان، و هەروە سپاس و پێزانینمان بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست کە بە ئامادەبوونتان مەراسیمەکەتان جوانتر و قەشەنگتر کرد. دووبارە ڕێز و خۆشەویستیمان قبول فەرموون. یاخوا بەخێر بێن و سەر چاوانمان. زۆر سپاس بۆ مامۆستا تارە بۆ پەیفە جوانەکانی. لە پێدەشتی جوانی و بەراعەتەوە سڵاوبارانی چەپکەنێرگزی ئەم بەهارەی ژیانەوەتان لێبێ. ئێوە هاتن بەدەستی پڕمیهر و سۆستان ئەو پڕژێنی گوڵەسی زوژاکاوەکانی ئەم مملەکەتە بێنازەی ژنبوونتان دەرکرد. میوانە بەڕێزەکان، ئامادەبوانی خۆشەویست، ئێستاش فەرموون بۆ پێشکەشکردنی چالاکیەک لەلایەن قوتابیانی بەشداربووی خولی ڕەیان لەگەڵمان بن.
پسپۆر و کارەما لەسەر چەند بوارەکاندا بە تایبەتی خزمەتکردن بە دۆزی ئەفراد ئامانجەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان. هەوڵدان بۆ دابینکردنی هەموو مافە شەرعی و بنەڕەتیەکانی ئافرەتان ئامانجەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان. کارکردن بۆ بەهێزکردنی کەسایەتی و ڕۆڵی ئافرەتان لە هەموو بوارەکانی ژیاندا وەک ڕامیایی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و ئابووری و تەندروستی ئامانجەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان. خەباتکردن لە پێناو نەهێشتنی توندوتیژی و تۆساندنەوە بەرامبەر بە ئافرەتان بە هەر ناوێکەوە بێت ئامانجەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان. هەوڵدان و ئاسانکاریکردن بۆ پێکهێنانی خێزان و پاراستنی ئارامی و کۆمەڵایەتی ئامانجەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان. کارکردن بۆ دابینکردنی ژیانێکی باش و گونجاو بۆ خانەوادەی شەهیدەکان و ئافرەتانی بێکەس و کەم دەرامەت و بێوەژن و کەم ئەندام و پیر و تەککەوتە و منداڵانی بێباوەر ئامانجەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان. هەماهەنگیکردن لەگەڵ ڕێکخراوەکانی تری ئافرەتان لە ناو و دەرەوەی وڵات ئامانجەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان. ئامانجەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان. کارکردن بۆ پێگەیاندنی ئافرەتی پسپۆر و کارەما لەسەر چەند بوارەکاندا بە تایبەتی خزمەتکردن بە دۆزی ئافرەت ئامانجەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان. هەوڵدان بۆ دابینکردنی هەموو مافە شەرعی و بنەڕەتیەکانی ئافرەتان ئامانجەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان. کارکردن بۆ بەهێزکردنی کەسایەتی و ڕۆڵی ئافرەتان لە هەموو بوارەکانی ژیاندا وەک ڕامیایی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و ئابووری و تەندروستی ئامانجەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان. خەباتکردن لە پێناو نەهێشتنی توندوتیژی و تۆساندنەوە بەرامبەر بە ئافرەتان بە هەر ناوێکەوە بێت ئامانجەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان. هەوڵدان و ئاسانکاریکردن بۆ خێزان و پاراستنی ئارامی و کۆمەڵایەتی ئامانجەکانی دیسانەوە سڵاو ماندوو نەبن. بە ناوی ئێوەی عزیز و خۆشەویستەوە زۆر سپاس بۆ قوتابیانی بەشداربووی خولی ڕەیان بۆ پێشکەشکردنی ئەم چالاکیە جوانە. ئێمەی خوشکان هەر لەو کاتەوە بەڕێکەوتین بە ڕووناکی دڵمانەوە ئەم شەوە زەنگی جەهلەمان ڕۆشن کردەوە. دەیکەواتە وەرنەوە لە ئامێزی ئەم ڕێبازەدا تاجی ڕێز و گەورەی لەسەرنێن وەرن بە دوای چرای عیلم و عیرفانەوە وەک هەمیشە ئێشک بگرن. دڵنیابن لە پشت هەر پیاوێکی مەزنەوە ئێوەن قەڵای ورە و بەرنەدان لە دەستی ئێوەدایە هەرچی ئەمن و ئەمان و ئارامیشی نێوژیان. دەیکەواتە بەڕێکەون ڕێگاتان ئاوەدانە و پڕیە لە نور. بەڕێزان ئێستاش فەرمونون لەگەڵ وتەی سکرتێرەی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان خات و قمریە شێخ محەممەد بەرزنجی با فەرمێت. بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوی خوای گەورەتان لێبێت.
ئامادەبوانی خۆشەویست، بە پێویستی ئەزانم بە ناوی خۆم و سەرجەم ئەندامانی سکرتاریەتەوە بە خێراتنێکی گەرمی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان، نوێنەری ئەنجومەنی چاودێری، بەڕێز وەزیری پێشووی ژینگەی هەرێمی کوردستان، ڕێکخراوەکانی ئافرەتان و ژنان، سەرجەم ڕێکخراوەکان کە تەشریفیان هێناوە، ڕێکخراوەکانی خوشکان کە لە خزمەتیان داین، سەرجەم کەسایەتیەکان، نوێنەری مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی کوردستان، خوشکانی ئازیزمان لە لقەکانمان کە لە دەرەوە تەشریفیان هێناوە، سەرجەم میوانە خۆشەویستەکان، بەخێر بێن سەرچاو، گەورەتان کردین، خۆشحاڵتان کردین، ئامادەبوونتان لێرە جێگەی ڕێز و پێزانینی ئێمەیە، پاڵپشتیەکی بەهێزە بۆ ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کە بتوانێت وەک ڕابردوو کار و خزمەت بکات لە پێناوی بەدیهێنانی کۆمەڵگەیەکی ئارام و کۆمەڵگەیەکی تەندروست. دیارە هەر یەک لەو ڕێکخراوانە و هەر یەک لەو کەسایەتیانە و هەر یەک لەو چالاکوانانەی کە دەیانەوێت خزمەتێکی جوان و خزمەتێکی باش بە دۆزی ڕەوای گەلەکەمان و خزمەتێکی بەرفراوان بە دۆزی ئافرەتان و خوشکان بکەن، بەتایبەت لە هەرێمی کوردستان پێویستیان بە پاڵپشتی و پشتیوانی و هاوکاری هەموو لایەکە. ئەو پێکەوەبوونەی ئێمە ئەمڕۆ لێرەدا نمایشی ئەو یەکیەتی و یەکڕیزی و یەکدەنگیە دەکات لە پێناوی بەدیهێنانی ژیانێکی ئاسوودە و تەندروست بۆ تاکی کۆمەڵگەکەمان بەبێ جیاوازی، سڕینەوەی جیاوازیەکان و لێکنان و پێکەوە بەستنی خاڵە هاوبەشەکان ئەتوانێت خاڵێکی جەوهەری و باش بێت، خاڵێکی جەوهەری و گرنگ بێت بۆ بەدیهێنانی ئامانجی گەلی کورد و ئامانجی ژنانی ئێمە کە پاراستنی کۆمەڵگەکەمانە لە هەر جۆرە دەستێوەردانێکی ناحەزان، لە هەر جۆرە دەستێوەردانێکی دوژمنانی گەلەکەمان. ئازیزان، ئامادەبوانی خۆشەویست، بە ئامادەبوونتان لە ساڵیادی ڕاگەیاندنی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستاندا جارێکی تر وزە و تاقە و تواناتان بە ئێمە بەخشی کە لە هەوڵدان و تێکۆشان ماندوو نەبین، هەر وەک لە ڕابردوودا کۆمەڵێک کۆسپ و تەگەرە و ناڕەحەتیمان بڕیوە بۆ بەدیهێنانی ژیانێکی ئاسوودە و کۆمەڵگەیەکی تەندروست و دەوڵەتێکی سەربەخۆ کە ئێمە بتوانین خاوەنی کیان و بڕیاری خۆمان بین. ئەمڕۆ بوونی ئێوە لێرەدا جارێکی تر ئەو وزە و تاقە و توانایەمان پێدەداتەوە کە کۆڵ نەدەین لە پەروەردەکردن و پێگەیاندنی کەڵە سەرکردە و ئافرەتانێک کە چ وەک خۆیان بتوانن چالاکانە کار بکەن بۆ خزمەتی زیاتر وەگەوەی بتوانن پشتیوانی برایانمان بین کەروەک کە لە ڕابردوودا بووین. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان ئەو مەدرسە و قوتابخانە و لانکە بوو کە کۆمەڵێ سەرکردەی باشی ئافرەتی خزمەتی پێشکەش بە کۆمەڵگەی کوردەواری کرد.
ئەو مەدرسەیە هەر ئاوەدان بێت، ئەو مەدرسەیە بتوانێت بۆ هەمیشە چرای علم و زانست و پەروەردەی داگیرساو بێت بۆ بەدیهێنانی ئەو ئامانجانە و ئەو دروشمانەی کە کردومانەتە نەخشەڕەی خۆمان لە پێناوی بەدیهێنانی ئەو کۆمەڵگە ئاسوودە و تەندروست و دادگەرەی کە سەرجەم تاکەکانی تێیدا مافەکانیان پارێزراو بێت، مافی هاوڵاتی بوون پارێزراو بێت تایدا لە پاراستنی دادگەریدا کە فەرمانێکی ذاتی پەروەردگاریشە دیارە کەس ناچەوسێتەوە نەژن نەپیا و نەمناڵ و هەموو تاکەکانی کۆمەڵگە وەک یەک سەیریان ئەکرێت. بۆیە جارێکی تر سوپاستانەکەین خوای پەروەردگار یارمەتیدەری ئێمە و ئێوەش بێت بۆ ئەوەی بتوانین بەو دروشمانەی کە کردومانەتە نەخشەڕەی خۆمان ئامانجە سەرەکیەکانمان بەدی بهێنین، هێزێک بین بۆ پێگەیاندنی ئافرەتی باش و هێزێک بین بۆ پشتیوانی برایانمان لەو کارە جوان و پیرۆزانەی کە هەر کۆمەڵگەیەکی تەندروست پێویستێتی. ئێمە کارەکەین بۆ بەدیهێنانی ئامانجەکانمان کە لەم چالاکیەدا بەردەوام ئەو ئامانجانە ئەوترێنەوە. بۆیە هەر کاتێک ویستمان ئاستی بەرەو پێشچوون و شارستانیەتی گەلێک بزانین پێویستە سەیری بارودۆخی ئافرەتانیان کەین، بزانین ئافرەتانیان لە چ بارودۆخێکدایە. ئێمە ئینشاءڵڵا ئەو کۆمەڵگە گەشە سەند و گەشە کردوین کە ئەتوانین هیواکانی نەوەکانی داهاتوو بەدی بهێنین. والسلام عليكم ورحمة الله وبركاته. جارێکی تر بەخێراتنتانەکەم. زۆر سپاس بۆ خاتوو قمریا شێخ محەممەد بەرزنجی. داوا لەو کەسانە ئاکەن کە ئێستا بانگیانەکەین بینە سەر ستێج. تۆڕی هاوبەشی ڕێکخراوەکان پەخشانخان ڕێکخراوی گەشەپێدانی ئافرەتان، ناهیدەخان کۆمەڵەی ئافرەتانی کوردستان، بەخێراتنتان دەکەین. دەستان خۆش بێ بۆ ئەم ڕێکخراوانە بۆ گوڵانەی هێناویانە، دەستچاویان خۆش بێ. سپاس. بەخێر بێن سەرچاومان هاتن. ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی بروسکەیەکی پیرۆزبایی ئاڕاستەی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی دەکات. دەقی بەیاننامەکە بەڕێز ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بە بۆنەی زۆر سپاس بۆ خاتوو قمریا شێخ محەممەد بەرزنجی. بەڕێزان، بە بۆنەی 26مین ساڵیادی دامەزراندنی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بە ناوی جەنابی ئەمیر و سەرکردەیەتی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی پیرۆزبایەتی گەرم و ئاڕاستەی سەرکردەیەتی سەرجەم لق و ئەنجومەن و کادێر و ئەندامان و ناسانەکانی ڕێکخراوەکەتان دەکەین.
لەو بۆنێژدا بە دەرفەتی دەزانین ڕۆڵ و ماندووبوونتان لە کار و پرۆژەی ئیسلامی بەگشت و کار و کاروانی کۆمەڵی ئیسلامی بەرز بنرخێنین کە توانیوتانە گەشەیەکی بەرچاو بەڕۆتی بانگەواز و پەروەردە و کاری ڕێکخراو بدەن. کۆمەڵی ئیسلامی شانازی بە کار و پرۆژەکانتانەوە دەکات کە لەلایەک لە ڕووی سیاسی کۆمەڵایەتیەوە توانیوتانە چالاکانە وشیاری تاکو و کۆمەڵگا بەرز بکەنەوە و لەلایەکی تریشەوە سەرڕایکەم دەستی و قەیرانە دارایەکان لە کاری خێرخوازی و ڕۆ ڕێکخراوەکەتان دیار و بەرچاوە. بەداخەوە گرفتەکانی بەردەم گەشەی پرۆسەی سیاسی و حکومڕانی لە هەرێمی کوردستان بەدامەزراوەی و نەکردنی دام و دەستگاکان و بەردەم گەشەی پرۆسەی سیاسی وەک هەرکایەکی تر کاریگەری نەرێنی هەبووە لەسەر گەشەی ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی و ڕۆڵ و کاریگەری لەسەر پرۆسەی چاکسازی و سیاسی و بنەبەرکردنی گەندەڵی و شەفافکردنی سەرچاوەکانی دارایی کەم کردوێتەوە. بۆی خوازدارین ڕێکخراوی خوشکان وەک ڕابردوو لەو بوارانەدا ئازایانە بە ئەرکی سەرشانی خۆی هەڵبستێت. دووبارە پیرۆزبایی و ساڵیادی دامەزراندنی ڕێکخراوەکەتان و سەرکەوتن و بەڕێوە پشتچوونی زیاترتان لە خوای گەورە و باڵا بەدەست بۆ خوازین. ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئازیزان خۆشەویستان فەرموون ئێستاش بۆ بینینی ئەم فلیمە دیکیۆمنتاریە کە پێک هاتووە لە هەندێک لە چالاکیەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لەگەڵمان بن. بەناوی خوای گەورە و میهرەبان مێژووی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بێگومان ئافرەتانی مسلمانی دڵسۆز و بانخواز بەشێکی سەرەکی بەرچاوی ڕابوونی ئیسلامی کوردستانن. هەر لە سەرەتای ساڵی هەشتاکانەوە خوشکان ڕۆڵی گرنگ و دیاریان بینیوە شانبەشانی پیاوان بۆ پاراستنی دین و ژینی گەلی کورد ماندوونە ناسانە کاریان کردووە. لە ساڵی 1990دا خوشکانی مسلمان لەژێر سایی ڕێکخراوێکدا خۆیان ڕاگەیاند بە ناوی یەکێتی ئافرەتانی مسلمانی کورد. ئەم یەکێتیە پەیکەری ڕێخستنی خۆی دروست کرد کە بریتی بوو لە لیژنەی باڵا و ئاستی ناوچە و ئاستی شانە و چەند لیژنەیەکی تر دروست کران. Say
یەکێتیە توانی گۆڤارێک بە ناوی پەیامی خوشکان دەربکات. لە ساڵی 1992دا کۆنفرانسێکی بەس کە تیایدا کۆمەڵێک گۆڕانکاری لە پەیکەری ئیداری و ڕێکخراوەکەدا کرد. ساڵی 1940دا لە شاری هەڵەبجەی شەهید پەیمانگایەکی ئیسلامیان دروست کرد بە ناوی پەیمانگای عەبدولعەزیز. ئەم پەیمانگایە تایبەت بوو بە فێربوون و وتنەوەی وانە و پێگەیاندنی خوشکان لە بواری شەریعەدا. لێرەوە ڕێکخراوێکیان دامەزران بە ناوی پەیوەندی ئیسلامی خوشکانی کوردستان تا ساڵی 1995 دواتر شورای خوشکانی ئیسلامی کوردستان ڕاگەیەنرا. ڕێکخراوە بڵاوکراوەیەکیان دەرکرد بە ناوی سنوور کە نزیکەی 30 ژمارەی لێدەرچوو. لە ساڵی 1990دا هەردوو ڕێکخراوەکە بوون بە یەک ڕێکخراو بە ناوی یەکبوونی خوشکانی ئیسلامی کوردستان. یەکەم کۆنگرەی یەکبوون ئەم ڕێکخراوە هەڵوەشایەوە. دواتر زۆربەی خوشکان ڕێکخراوێکیان بە ناوی کۆمەڵی خوشکانی ئیسلامی ڕاگەیاند. لە ساڵی 2001 زۆربەی تەشکیلەی لق و ناوچەکان ڕێکخرایەوە. لە ساڵی 2004 یەکەمین کۆنگرەی خۆی بەست. هەر لەو کۆنگرێتە ناوی گۆڕا بۆ ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان.
ڕێکخراوە لە ساڵی 2010دا کۆنگرەی دووەمی خۆی بەست کە تیایدا چەندین گۆڕانکاری لە پەیکەری ڕێکخراودا کرد و کار و چالاکی ئەم ڕێکخراوە بەردەوام بوو لە ژێر دروشمی پەروەردە گۆڕانکاری بەردەوامی. لە ساڵی 2016دا ئەم ڕێکخراوە بۆ جاری سێیەم کۆنگرەی سێیەمی خۆی بەست لە ژێر دروشمی پەروەردە خێزان گەشەبێدان تا ئێستاش کار و چالێکەکانی ئەم ڕێکخراوە هەر بەردەوامە. بەڕێزان زۆر سپاسی هەموو ئەو بەڕێزانە دەکەین کە ئاهەنگەکەمانیان جوانتر و قەشەنگتر کرد بە بروسکەی پیرۆزبایەکانیان لەبەر نەبوونی کات تەنها ئاماژە بە ناوەکانیان دەبین. مەکتەبی سکرتاریەتی یەکگرتووی خوشکانی ئیسلامی کوردستان، تۆڕی میدیایی کۆمەڵ، ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان، دەستگای ڕۆشنبیری نووری حکمە، ئەنجومەنی چاودێری کۆمەڵی ئیسلامی، سەنتەری پەرەپێدانی لاوان ئۆفیسی گشتی، گروپی دەنگی سەرشەقام، ئەنجومەنی یانزەی خوشکان، کاک عەبدولستار مەجید وەزیری پێشووی کشتوکاڵ و سەرچاوە ئاوەکان، خوشکانی بزوتنەوەی ئیسلامی، خوشکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان، دەستگای شەهیدان و کۆمەڵی ئیسلامی. بەڕێزان فەرمونون لەگەڵ وتەی بەڕێز مامۆستا محەممەد باموکی ئەندامی سەرگردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان با بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم. بناوي أميري كومالي إسلامي وأنجمني سياسي وسركداتي كومالي إسلامي پیرۆزبایی ئەم یادەتان لێەکەین ومێدەوارین هەرچۆنێک لە ڕابردوودا کار و چالاکی بەرچاوتان هەبووە ڕۆڵتان بینیوە شانبەشانی برایان لە کۆمەڵی ئیسلامی کلێنێکی باشتان لە کار و پرۆژەی ئیسلامیدا پڕ کردووەتەوە لە داهاتووشا بە هەمان شێوە و بە گوڕوتینێکی زیاتر و چاکترەوە لە مەیدانەکە کار بکەن و لە بواری خوشکان و ئافرەتانە ڕۆڵی خۆتان ببینن وەک ڕێکخراوێکی ئیسلامی خوشکان کە بەڕاستی وڵاتی ئێمە و عێراق بەگشتی و هەرێمی کوردستان یەکێک لە گرفتە گەورەکانی کۆمەڵێک بابەتە کە پەیوەست و پەیوەندیدارە بە خوشکان و ئافرەتانەوە کە پێم وایە ڕێکخراوێکی ئیسلامی ڕەسەن دەتوانێت ئەگەر ڕۆڵی ڕاستەقینەی خۆی ببینێ دەورێکی باشی هەبێ لە ڕاستکردنەوەی زۆرێک لەو چمکو و لەو بابەتانەی کەواوەکو هەڵا
بەرامبەر بە ئافرەتان مامەڵە کراوە یا تێگەشتن لە مامەڵە کراوە و ئیسلامی ژوەکو ئاینێکی پیرۆز بەڕاستی ڕێزی گەورەی لە ئافرەت ناوە ئافرەتی لە ڕیزی پیاوانە داناوە پێغەمەری خوا فەرمێ ئەنیسا و شەقایق الڕیجال واتە ئافرەتان شان بەشانی پیاوان وەک پیاوان وان هیچ جیاوازێکیان نییە تەنها لە هەندێشتی تایبەتمەندیان نەبێت کە پیا و تایبەتمەندی خۆی هەیە خوشکان و ئافرەتانش تایبەتمەندی خۆیان هەیە لە کۆمەڵی ئیسلامیشدا خوشکانی ئێمە ڕێکخراوی خوشکانی ئێمە بەڕاستی گرنگی باش و گەورەیان پێدراوە چ لە تشکیلاتە حیزبیەکانە چ لە بوارەکانی ڕێکخراوەیە لە بوون بە ئەندام پەرلەمانە هەر بوارێکی تر کە پێویستی بە ئافرەت و خوشکان بوو بێ بەڕاستی کۆمەڵی ئیسلامی گرنگیەکی باش و بەرچاو و گەورەی بە خوشکان داوە پێم وایە جاری وا هەیە کە ئێمە خۆمان بەراورد دەکەین بە حیزبە عەلمانیەکانی کوردستان جاری وایە خوشکان لای کۆمەڵی ئیسلامی زیاتر گرنگیان پێدراوە و پێگە و بایەخیان پێدراوە تا حیزبە عەلمانیەکانی کوردستان هەرچەند یعنی لەوێ زیاتر باسی مافی ئافرەت و ڕۆڵی ئافرەت و پێگەی ئافرەت دەکرێ بەڵام بەڕاستی لە کۆمەڵی ئیسلامیە بە شێوەیەکی کردەیی و بەرجەستە زیاتر گرنگی بە ئافرەت و خوشکان و ئیش و کار و خزمەتەکانیان دراوە و ڕۆڵ و پێگەیان هەیە و دەوری خۆیان ئەبینن لە کۆمەڵی ئیسلامیە لە کۆتاییشە من داوام لە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بەڕێز ئەوەیە لە ئەم بوارانە ڕۆڵی خۆیان ببینن لە بواری پەروەردە و پێگەیاندن و بەرهەمهێنانی جیلێکی پابەندی موسڵمانی بە ئاکار و ڕەوشتی ئیسلامی خزمەت بە خوشکان و چینی خوشکان و بواری خوشکان بکەن لە بواری زانست و عیلم و پێشکەوتنی عیلمیە زۆر گرنگی بە خۆیان بدەن بە جۆرێک کە بتوانن پێشەنگ بن لەو بوارە کە هەرچەند بە زۆریش ئەلحەمدوللا ینی ئەو کەسانی کەوا پابەندن حتا لە مەجای زانست و عیلم و بوارەکانی خوێندنا لە کوردستانە زۆر جار خوشکانی ئیسلامی بەگشتی لە پێشی پێشەوەن یا لە ڕیزی پێشەوە ئەگەر لە پێشی هەموویەوە نەبن لە ڕووی ڕێکخراوەیشەوە داوامان لیان ئەوەیە کە بتوانن لەو بوارە کە بەڕاستی ڕێکخراوەکان شان بەشانی ڕێکخراوەکانی تری ئافرەتان و خوشکان کە لە کوردستانە هەیە بتوانن خزمەتی گەورە بە خوشکان بکەن و هەر جۆرە زوڵم و ستەم و نادادگەریە بەرامبەر بە ئافرەتان هەیە ئەوان بتوانن لەسەریان لابن لە چوارچێوە و بازنەی ئەحکامە شەریعەکانی ئیسلامە کە پێم وایە ئەو ماف و حەق و تایبەتمەندیانەی کە ئاینی پیرۆزی ئیسلام بە ئافرەتی داوە هیچ دەستگا و ڕێکخرا و دامەزراوەیەکی تر پێم وانێ زیاتر لەو خزمەتە کە ئیسلام بە ئافرەتانیەکە کردبێتی بەڵام ئەگەر ئێمە نوقسانی و ناتەواویەک هەبێ ئەوە لە ئێمەی موسڵمانە وەکو پێویست لە ئاینەکەمان تێنەگەشتین وەکو پێویست لە ئاینەکەمان جێبەجێمان نەکردووە خزمەتمان نەکردووە ئەگەرنا بەڕاستی ئافرەتان ئەگەر بەو شێوەی ئاینی پیرۆزی ئیسلامە ئەوێ لی تێبکەن و کاری لەسەر بکەن و خزمەت بکەن و بڵاوی کەنەوە بەناو خەڵکە پێم وانێ هیچ کەلێن و هیچ نوقسانی و ناتەواویەک لە ئیشەکانە دروست بێ جارێکی تریش من پیرۆزبایی ئەم یادە و ئەم مناسبەتان لێکم هەر سەرکەوتوو بن وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاه دووبارە سڵاوتان لەبێ ماندوو نەبن بروسکێکی تری پیرۆزباییمان پێگەیشتووە لەلایەن ئەنجومەنی حەڤا زۆر سپاس زۆر سپاس بۆ مامۆستا محەممەد بامۆکی بۆ وتە جوانەکانی ئازیزان یەکێکی تر لە بورگەکانی ئاهەنگەکەمان ڕێزلێنانە بۆ سەرجەم لقەکانمان ئێستاش داوا لە خات و قومریە دەکەین با بفەرمێت بۆ بەخشینی خەڵاتی ڕێزلێنان
خێرا لە قوریگیان باشی بەخێنێ ئافرین. ئێستاش خاتوو بەهرە جەمال با بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵاتی ڕێزلێنان. داوا لە خاتوو بەهرە جەمال دەکەین با بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵاتی ڕێزلێنان. بەلای خوای گەورە و میهرەبان مێژووی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بێگومان ئافرەتانی موسڵمانی بۆسەڵ و بانخواز بەشێکی سەرەکی بەرچاوی ڕابردنی ئیسلامی کوردستانەوی هەر لە سەرەتای ساڵی هەشتاکانەوە ئێستاش نوێنەری خاتوو دڵسۆز بەرپرسی لق با بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵاتی ڕێزلێنان. لقی هەڵەبجەی شەهید خاتوو ئەدیبە مەحموود با بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵات. با نوێنەرەکەی خاتوو ئەدیبە بێت بۆ وەرگرتنی خەڵات. داوا لە خاتوو پەیمان دەکەین نوێنەری لقی سلێمانی با بێتەوە سەر ستەیج. لقی هەولێر خاتوو سەوسەن با بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵات. لقی چەمچەماڵ خاتوو لەیلا محەممەد با بفەرمێ بە وەرگرتنی خەڵات. لقی ڕانیا خاتوو خوناو مەحموود با بفەرمێت بە وەرگرتنی خەڵاتی ڕێزلێنان. بەڕێزان، دروستکەی پیرۆزباییمان بۆ هاتووە لەلایەن ناوەندی شارەزوری ڕێکخراوی قوتابیانی کوردستان، مەڵبەندی 12 شارەزوری کۆمەڵی ئیسلامی. بەڕێزان، فەرموون ئێستاش خەڵاتی ڕێزلێنان لەلایەن سکرتێری ڕێکخراوی خوشکانی ئیسلامی با بفەرموون بۆ سەر ستەیج. پەروین محەممەد کارگێڕی سکرتاریەت، مەهاباد عەبدول بەرپرس و دەستگا سەنتەرەکان،
تارا محەممەد بەرپرسی ڕاگەیاندن گروپی کۆمپانیەکانی بەڕێز دیاریان پێەیە بە فەرمون بۆ سەرچێ گروپی کۆمپانیەکانی بەڕێز گروپی کۆمپانیەکانی بەڕێز دیاریان پێەیە بە فەرمون بۆ سەر ستێج سروە حەسەن بەرپرسی سۆمای چاوان بەڵێ لەوەی منەوە دەست پێ بکەرەوە تاڕاکە تارا محەممەد بەرپرسی ڕاگەیاندن با بفەرمێت سروە حەسەن بەرپرسی سۆمای چاوان شنۆ عەبدوڵڵا بەرپرسی پەیوەندیەکان با بفەرمێت هەوار عەلی با بفەرمێت هەوار عەلی زۆر سوپاس بۆ خاتوو قومریا بۆ پێشکەشکردنی خەڵاتەکان سوپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاس بۆ ئەنجومەنی زۆر سپاس بۆ ئەنجومەنی 12 بۆ هەناردنی ئەو گۆڵ جوانانە وە پیرۆزبایەکی تریشمان بەدەست گەیشتووە لەلایەن ڕێکخراوی قوتابیانی کوردستان مەکتەبی سکرتاریەت خۆشەویستان خۆشحاڵتان کردین بە ئامادەبوونتان لەم ئاهەنگەتە ئەمانەیە بڵێن هەموو سەرەتایە کۆتاییەکی هەیە لێرەدا گەشتینە کۆتایی ئاهەنگەکەمان سپاسی بەپایانمان هەیە بۆ بەڕێزان لقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کە ماندوو بوون لەگەڵمان بە تایبەت قوتابیانی خولی ڕەیان سپاسی بەپایانمان هەیە سپاسی بێپایانمان هەیە بۆ کەناڵی ئاسمانی پەیام و کۆمەڵ ئەو برا خوشکانی هاوکارمان بوون لە بەڕێ